بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها. كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون. وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون. تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين. صدق الله العظيم. بناوی خوایەک دەست پێ دەکەین کە چۆن هەموو سەرەتایەک لای ئەو دەست پێ دەکات کۆتاییەکانیش هەر بۆ لای ئەو دەگەڕێنەوە. خدایەک لە هەر دەستپێکێکدا قودرەتی بەشداری کرد
بەرەکەتداری دەکات و کۆتاییەکەشی سەرکەوتن و سەرفرازی دەبێت. خودایەک کە قەناعەتی نەگۆڕمان وایە سەرەتا پشتیوانی هەر کارێک بکات سەرنجام بە مەنزڵ و پایانی سەرفرازی دەگەیەنێت. دەچینە خزمەت خۆشەویستی پێشەوایەک کە پێشەوایی هەر کارێکی کرد کۆتاییەکەی ئەگاتە سەر تەخت و تاجی خۆشەویستی لەسەرەکات. پێغەمبەرێک کە جوانی هەموو دنیا لە ڕەوت و ڕێبازەکەیدا دەدرەوشێتەوە و شایستەیی هەموو ڕەوشت بەرزیەکیش لە ڕەوشتیدا سەقامگیر بووە. ئێمە ئەو پێغەمبەرە ئەکەینە پێشەوامان هەر وەک چۆن لە ڕابردووشدا پێشەوا و ڕابەرمان بووە. ڕێز و شکۆداری هاوڵان و پێشەوایانی ڕێبازە پڕ لە ڕێبوارەکەی ئیسلام تێکەڵ بە بۆن و بەرامەی ئێوەش دەکەین. ئامادەبوانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی، ئەی ئەو دەم و چاوە درەوشاوە و دڵ پڕ لە ئیمانانەی کە ئێستا لێرە و لەم جێگەیەدا ئامادەن و دەتانەوێت کاروانی خواویستانی ئەم هەرێمی کوردستانە لەم کۆنگرێدا بەرەو مەنزڵی سەرکەوتن و سەرفرازی بەرن. پڕ بە دڵ و بە تەواوی هەستەکانمانەوە بە خێراتنتان دەکەین، ڕێز لە ئامادەبوونتان دەگرین. ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان، ئێوە هەڵبژاردەی خوشکان و برایانتانن لەسەر جەم ئۆرگانەکان و دامەزراوەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان. دڵنیاین لەوەی هۆشیاری ئێوە لە وەقامێکی بەرزدایە و دەزانن کە بۆچی هاتوون و پێویستە چی بکەن و سەرنجام چی بەرنەوە لەگەڵ خۆتان. واتە دڵنیاین کە ئەرک و مافی خۆتان باش دەزانن و چۆن لە ئەرکەکانتاندا کەم تەرخەمی ناکەن، ئاواش دەزانن مافی خۆتان دەستەبەر بکەن. بەڕێزان، ئێرە لە ئێستادا لێوان لێوە لە شکۆ پڕ بووە لە ڕێز، بۆیە ڕێزگرتن لە یەک و پارێزگاری لە شکۆی یەکتری دەکەینە دەستپێکی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بەخێر بێن و بەرەکەت بەخێر بێن و خوای گەورە بەرەکەت بخاتە کار و کۆنگرەکەمانەوە. ئەندامانی بەڕێزی کۆنگرە، خوشکان، برایان، ئێستا هەر هەمومان گوێبیستی مارشی کۆمەڵی ئیسلامی دەبین و لەگەڵیدا هەڵەسینە سەر پێ. Amen.
سپاس. ئەندامانی بەڕێزی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئێستاش گوێبیستی وتاری لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستانە بین لەلایەن بەڕێز هاوژین عومەر سەرۆکی لیژنە با بفەرمێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، سپاس و ستایشی بێپایان بۆ پەروەردگاری جیهانیان، درود و سڵاو بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی حەزرەتی محەممەد صلی الله عليه و آله وسلم، هەروەها بۆ سەر گیانی یار و یاوەر و شوێنکەوتوانی هەتا ڕۆژی دوایی. بەڕێزان، ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان، سڵاوی خوای گەورە لە هەموو لایەکتان بێت. بەخێر هاتنی گەرمتان لێ دەکەین. بەڕێزان، کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕۆژی 3 ئەیلولی 2019 یەکەم هەنگاوی خۆی بۆ ئامادەکاریکردن و سازکردنی کۆنگرەی چوارەم دەست پێ کرد. کاتێک بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی لیژنەی باڵای ئامادەکاری بۆ ئەم کۆنگرەیە ڕاستپارد. لیژنەکەی ئێمەش لە مێژووی 26 ئەیلولی 2009ەوە پلان و ئامادەکاریەکانی خۆی بۆ کۆنگرەی چوارەم بە سازکردنی یەکەمین کۆبوونەوەی گشتی بۆ ژمارەیەک لە ئاست و ئۆرگانە جیاجیاکان خستە بواری جێبەجێکردنەوە. ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بڕیاریدا کۆنگرەی چوارەم بە 3 قۆناغ بەڕێوە بچێت. ئەوانیش قۆناغی یەکەم کۆبوونەوە گشتیەکان و قۆناغی دووەم بریتی بوو لە کۆنفرانسی ناوچەیی مەڵبەندەکان. دوایین قۆناغیش بریتیە لە خودی کۆنگرەی چوارەم کە ئێستا ئێمە لە خزمەت ئێوەی ئازیزدا و بە بەشداری نزیکەی 900 ئەندامی بەڕێزی کۆنگرە لە شاری سلێمانی، لانکەی شۆڕش و پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان بەڕێوەی دەبێت. لە هەموو ئەو قۆناغانەی کۆنگرەشدا بۆ سازکردنی کۆنگرەکەمان لیژنەی باڵای ئامادەکاری 188 کۆبوونەوە و کۆنفرانسی بەڕێوە بردووە کە تیایاندا زیاتر لە 7500 ئەندام بەشداریان کردووە و ئامادە بوون. ئەمەش ئەوە دەسەلمێنێت کە کۆمەڵی ئیسلامی کوردستان هێزێکی زیندوو گەشە سندووە ئەندام و کادیرانی بەو پەڕی دڵسۆزی و لە خۆبوردیەوە و سەرباری هەموو پێشهات و فشارەکان هێشتا ئامادەی هەموو پابەندی و بەدەمەوە هاتنێکن بۆ حیزبە بەڕێزەکەیان. بەڕێزان، هەروەکو لە قۆناغەکانی پێشتریشدا ڕامان گەیاندووە بە پێی ڕێکار و بڕیارەکانی حیزب دەبوو ئەم کۆنگرەیەمان لە نیوەی یەکەمی ساڵی 2020 بەڕێوە ببردایە، بەڵام بەهۆی سەرهەڵدانی پەتای کۆرۆنا و بڵاو بوونەوەی بە تەواوی جیهاندا و هەروەها بەهۆی ڕوودانی قەدەغەی هاتوچۆ و ئەنجام نەدانی هەموو چالاکیەکی هاوشێوە و وەکو پابەندیمان بە ڕێنماییەکانی دەوڵەت لە بواری تەندروستی کارەکانی کۆنگرەمان بۆ ماوەی زیاتر لە 6 مانگ هەڵپەسار. ئێستاش کێتێکەوە ئەم کۆنگرەیە ساز دەکەین. سپاس بۆ خوای گەورە، مەترسی کۆرۆنا لە هەرێمەکەمان بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. لە خوای گەورەش داواکارین ئەم بەڵایە لە گەل و وڵاتی ئێمە و تەواوی جیهانیش بە دوور بگرێت و کۆتایی پێبێنێت. هەر لێرەشەوە دوعای ڕەحمەت و لێخۆش بوون بۆ هەموو ئەو ئەندامانەمان دەکەین. کە لە ماوەی ڕابردوودا
کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی پەتای کۆرۆناوە کۆچی دواییان کردو بەجێیان هێشتین و بەڕۆیشتنیان خەمی قوڵیان لە دڵماندا بەجێ هێشت. خوای گەورە بیان خاتە بەر ڕەحمەتی بەرفراوانی خۆی و بە بەهەشتی بەرینیان شاد بکات. بەڕێزان و خۆشەویستان، کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە بارودۆخێکی زۆر هەستیار و پڕ لە گۆڕانکاری خێرادا بەڕێوە دەچێت، چ لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان بێت یا لەسەر ئاستی عێراق و ناوچەکە و جیهان. هەر بۆیە وا پێویست دەکات کە هەمومان بە بیرێکی فراوان و دنیابینیەکی قوڵەوە خۆمان بۆ پێشهات و گۆڕانکاریەکان ئامادە بکەین و بڕیار لە گۆڕانکاریە پێویستەکانی 4 ساڵی ئایندەمان بدەین، بە تایبەت لە نێو نێوەڕۆکی حیزب و ئەدەبیاتی سیاسی و پەیکەر و میکانیزمەکانی کارکردن و بەدیهێنانی ئامانجە باڵاکانمان. خۆبەستنەوە بە بابەتێکی دیاریکراوەوە یان چەق بەستن و خولانەوە لە بازنەیەکی داخراودا بە بەهانە و پاساوی لاواز و بەبێ هیچ ڕوانگەیەکی شەرعی و واقعی هیچ خزمەتێک بە کۆمەڵی ئیسلامی و ئامانجە پیرۆزەکانی ناکات. ترس لە گۆڕانکاری و خۆنوێکردنەوە لە بەرچاو نەگرتنی ڕوودا و پەرسەندنەکانی دەوروبەرمان بەرەو بچووکبوونەوە و لاوازیمان دەبن. سپاس بۆ پەروەردگاری مەزن، کۆمەڵی ئیسلامی هێزێکی گەورە و کاریگەری نێو گۆڕەپانی سیاسی کوردستان و عێراقا پشت بەخوای گەورە هەر بە گەورەی و بەهێزیش دەمێنێتەوە. ئەگەر ئێمە بتوانین لە ئاز ڕوودا و گۆڕانکاری هەمەلایەنەکانی دەوروبەرماندا بین. گەورەی و متمانەی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە دڵی خەڵکی موسڵمان و ئیسلام دۆستدا لەوەوە هاتووە کە هەمیشە چەتری کۆکەرەوەی هەموو ئاڕاستە ئیسلامیەکان بووە، لەسەر یەک هێڵ لەگەڵ هەموو برایان و خوشکانی موسڵمان و ئیسلامی وەستاوە بەبێ جیاوازی، لە خۆشی و ناخۆشییان بەشدار بووە، دەستگا و دامەزراوە و بارەگا و میدیاکانی لە خزمەتی دڵسۆزانی ئیسلام و گەلدا بوون بەبێ هیچ گرفت و دەمارگیری و خۆپەرستیەک. ئێستاش دەرگای بۆ هەموو لایەک وڵایە بۆ هاوکاری و خزمەتی زیاتری پرۆژەی ئیسلامی و پرۆژەی نیشتیمانی لە هەرێمی کوردستان و عێراق لە هەموو بوارەکانی سیاسی و بانگخوازی و ڕێکخراوەی و ڕۆشنبیری و هەتا دوایی. خوشکان و برایان و مامۆستایانی ئازیز، ئامادەبوانی بەڕێزی کۆنگرەی چوارەم، یەکێک لە قۆناغە گرنگ و هەستیارەکانی بەردەممان بریتیە لە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق. دوا بە دوای بەڕێوەچوونی کۆنگرەی چوارەمیش ئێمە زیاتر لە وادەی بەڕێوەچوونیەوە و هەڵبژاردنە پێشوەختە نزیک دەبینەوە کەوا بڕیارە لە ڕۆژی 10 تشرینی یەکەمی ئەم ساڵ بەڕێوە بچێت. هەروەکو ئێوەی بەڕێزیش ئاگدارن، هەڵبژاردننی ئەم جارە زۆر قورستر و ئاڵۆسترە لە هەڵبژاردنەکانی پێشخۆی، چونکە تیایدا بڕیاری فرەبازنەیی دراوە و ئەگەر بە ئەنجامدانی هاوپەیمانی و دڵسۆزی و لێبڕانی زیاتر و ڕێگرتن لە ساختەکاری نەبێ، کورسی زۆر و پێگەی بەهێز بۆ ئێمە و غەیری ئێمەش مسۆگەر نابێ. هەر بۆیە لەم سۆنگەیەوە داواتان لێ دەکەین بۆ ئەوەی پارێزگاری لە پێگەی کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەین لە بەغدا و لە عێراق بە ئەو پەڕی هەوڵ و لێبڕانەوە کار بۆ سەرخستنی نوێنەرانی ڕاستەقینەی خۆتان بکەن. هەروەها ئەوانەشتان کە تا ئێستا ناوی خۆتان لە سیستەمی بایۆمەتری تۆمار نەکردووە، ئەوە خۆتان و بنەماڵە و کەس و کارە بەڕێزەکانتان بەدەم پرۆسەکەەوە بچن و ناوتان لەو سیستمی هەڵبژاردنە تۆمار بکەن. ئەوەش بە مەبەستی ڕێگەگرتن لە تەزویر و ساختەکاری و گۆڕینی دەنگ و ئیرادەی ئێوەی ئازیز لە هەڵبژاردنەکانی داهاتوودا. ئامادەی و بەشداریکردنی زیاترتان لە ڕۆژی دەنگدان و پرۆسەی هەڵبژاردندا دەبێتە بربەستێکی گەورە لە بەردەم هەر هەوڵێکی ساختەکاریدا. ئێوەی بەڕێز و هەروەها سەرجەم خەڵکانی ناڕازی لە هەرێمی کوردستان و تەواوی عێراقیش دەبێت ئەو ڕاستیە باوەڕ پێ بکەن کە ناکرێت جارێکی دیکە کەم تەرخەمیەکانی ڕابردوو دووبارە بکەینەوە لە بایکۆتکردنی دەنگدان و نەچوون بەدەم پرۆسەی هەڵبژاردن و دەنگ نەدان بە نوێنەر و کەسایەتیە دڵسۆز و ڕاستگۆکان، ئەویش بە کۆمەڵیە پاساوی ناڕاست. چونکە بایکۆتکردنی ئێوە بۆ دەنگدان جگەلەوەی دەرفەتی ساختەکاری زیاد دەکات، هاوکات تای تەرازوی هێزە گەندەڵکارەکانیش قورس دەکات و چانسی گەورە دەداتە نوێنەری هێزە ستەمکارەکان بۆ سەرکەوتنیان و بەردەوامبوونیان لەسەر حیسابی نوێنەر و هێزە ڕازگۆ و دڵسۆزەکانی میلەت. ناکرێت و نابێت تۆی ناڕازی
داوای گۆڕانکاری ڕیشەیی و چاکسازی و دابینکردنی ژیانێکی شایستە لە کۆمەڵی ئیسلامی و هێزە دڵسۆز و نوێنەرە ڕاستگۆکان بکەیت، بەڵام خۆشت ئامادەی هەڵگرتنی هیچ بەرپرسیارەتیەکی شەرعی و نیشتیمانی و سیاسی وەکو هەڵبژاردن نەبیت و نوێنەر و پاڵێوراوی هێزێکی ڕاستگۆ و بوێری وەکو کۆمەڵی ئیسلامی نەگەیەنیتە دام و دەستگای یاسایی و تەشریعەکانی وڵات. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو هێزێکی دیار و خاوەن پێگەی سیاسی بەهێز هەمیشە خۆی لەبەرەی خەڵکی مافکوراوە بینیوەتەوە و هیچ کات لە بەڵێن و پەیمانەکانی بۆ خزمەتی خەڵک پاشگەز نەبووەتەوە لە ڕێگەی نوێنەرەکانی شێوە لە بەغدا و هەرێم هەمیشە داکۆکی لە مافی ڕەوا و شایستەکانی خەڵکی هەرێمی کوردستان و عێراق کردووە. بەڕێزان، ئامادەکاریکردن بۆ کۆنگرەی چوارەم جگە لەوەی زیاتر لە ساڵێکی خایاندووە، هاوکات بەرهەمی ماندووبوون و لێبڕانی ئەندامانی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە بە تایبەت و پاشانیش ئەو لیژنە هاریکاریانەیە کە لە ئۆرگان و ناوەند و مەڵبەندە بەڕێزەکانی کۆمەڵی ئیسلامی پێگەێنران و کار ئاسانی زۆریان بۆ بەڕێوەچوونی قۆناغەکانی پێش کۆنگرە کرد. هەر بۆیە لێرەوە سوپاسی هەمویان دەکەین و دەستی یەک بە یەکیان دەگوشین. هەروەها سوپاس و پێزانینی تەواویش بۆ هەموو لیژنە فەرعی و تایبەتەکانی کۆتا قۆناغی کۆنگرەی چوارەم دەردەبڕین کە دەستی باڵایان هەبوو لە جێبەجێکردنی بڕیار و ڕاستپاردە و ڕێنماییەکانی لیژنەی باڵای ئامادەکاری بۆ ڕێخستنی هۆڵ و پاراستنی ئەمنیەت و هەموو لایەنە هونەری و میدیایی و خزمەتگوزاریەکان. هاوکات سوپاسی تیمی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان فەرمانگەی حیزب و قەوارە سیاسیەکان دەکەین کە بەپێی ڕێنماییەکانی دەوڵەت هاوکارمان بوون و ئێستا لەگەڵ ئێمە ئامادەییان هەیە بۆ چاودێریکردنی کارەکانی کۆنگرە. هەروەها سوپاس و پێزانیمان هەیە بۆ دام و دەستگا ئیداری و ئەمنیەکانی سنووری پارێزگای سلێمانی لە پۆلیس، ئاسایش، پۆلیسی هاتوچۆ لەسەر و هەمووشیانەوە لیژنەی یاسایی پارێزگا کە بەدەممانەوە هاتن بۆ سازکردنی ئەم کۆنگرەیە. لە کۆتاییدا هیوادارین ئێوەی بەڕێز وەکو ئەندامی کۆنگرە بە ڕوحیەتی برایانە و هەستی بەرپرسیارانەوە دوور لە هەر نەزعەیەکی دەستەگەری و ناوچەگەری بەشدار بن لە سەرخستنی کۆنگرەکەتان. خوای گەورە هەموو لایەکمان مۆفەق بکات لە بەڕێوەبردنی کارەکانی ئەم کۆنگرەیەدا. بەو هیوایی کۆنگرەی چوارەم دەرگا بە ڕووی ئایندەیەکی گەشاوەتر و ڕووناکتردا بکاتەوە بۆ کۆمەڵی ئیسلامی و تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و عێراق. والسلام عليكم ورحمة الله وبركاته. لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. زۆر سوپاس. بەڕێز هاوژین عومەر سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە سوپاس بۆ وتەکەت. پرتەقاڵی نێو دەستەکان بۆ ئێوە ئەی بازوە سەرکەشەکانی وڵاتی من، دەزانن چ داستانێک لەسەری ئێوەدا ساری گرتووە؟ دەزانن چ شۆڕشێک وا لە پێدەشتی دەستەکانتانە؟ ئەی بازوە سەرکەشەکانی نیشتیمان، ئەگەر دەزانن چ ڕووباری عیشقێک بە گەردنی ئێوەوە ئەکشێ، چ بارانێک بەسەر دەشتە سەوزەکەی ئێوەدا دەبارێ، گەر دەزانن کۆششتان دەتوانێت چ ئاگرێکی سپی هەڵکا، چ چرایەکی سەرمەدی بەو ئاسمانەوە پێ بکە. هەستی ئێوە ئەی داپیرە دڵ پڕغەم و باپیرە دەستقڵی شاوەکان، دەتوانێت هەرچی باغە ئاوەدان و چی کەلاوەیە، دەتوانێت هەرچی باغە ئاوەدان و چی کەلاوە هەیە هەڵی چنێتەوە. پەنجەی تۆ ئەی خوشکە ڕەنگینەکەم، دەتوانێت چی باخچە هەیە بیهێنێتە ماڵەکانمانەوە. تۆی گەنجی تۆراو کە دڵت لە چی جوانی ڕەنجاوە، دەستت دەتوانێت چی جوانی تۆراوە بیهێنێتەوە. پەنجەت دەتوانێت باخچەی ژاکاو گەشت بکاتەوە. ئەی بازوە سەرکەشەکانی نیشتیمان، ئیتر ئێوە تەنیا گۆشت و خوێنەکەی جاران نین، ئێوە ئیتر خەمە تەنیاکەی جاران نین، ئێوە شۆڕشن، ئێوە داستانن، ئێوە نمە و
ئاوشتەی بارانن، ئاوەدانین، ئێوەکانین، ئێوە ئاسۆن سفێدەی بەیانن. بەڕێزان، ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ئێستاش لەلایەن بەڕێز دانادارە ئەندامی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەوە هەڵوەشاندنەوەی دەسەڵاتەکان و یەکسانکردنی ئەندامانی کۆنگرە ڕادەگەیەنێت. با فەرمێت. بەناوی خۆی گەورە و میهرەبان، بڕیاری هەڵوەشاندنەوەی دەسەڵاتەکان پاڵپش بە مادەی 16 لە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان بڕیاردرا لەلایەن لیژنەی باڵای ئامادەکاری و بەڕێوەبردنی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ بە هەڵوەشاندنەوەی سەرجەم پۆست و ئاستە حیزبیەکان و یەکسانکردنی تەواوی ئەندامانی کۆنگرە لە ڕووی پلە و ئاستی حیزبی و کاری بە کۆمەڵەوە تا ئەنجامدانی هەڵبژاردنەکان ئەنجامەدرێت. لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی کۆمەڵی چوارەمی کۆمەڵی ئیسلامی 18/2021. زۆر سپاس. بەڕێز دانادارە، سپاس بۆ بەڕێستان. ئەندامانی بەڕێزی کۆنگرە، خوشکان برایان، ئێستاش لەلایەن بەڕێز کاک جیهانگیر ئەحمەد ئەندامی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی چەند ڕێنماییەک بۆ ئەندامانی کۆنگرە دەخوێنێتەوە. با بفەرمێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ڕێنمایی ئەندامانی کۆنگرە، ئەندامی کۆنگرەی بەڕێز، بە مەبەستی خۆپارێزی و سەلامەتی گیانی خوشکوبرایانت پابەندە بە ڕێنماییە تەندروستیەکانەوە و خۆت بە دوور بگرە لە تەوقەکردن و لە یەک نزیک بوونەوە و بەریەککەوتن. هێنانە ژوورەوەی چەک و مۆبایل و ئایپاد و ئامێری تۆمارکردن و کامیرا بۆ ناو هۆڵ قەدەغەیە و لە ماڵیان لە ناو ئۆتۆمبیلەکەت بەجێیان بهێڵە. پێداویستیەکانی وەک تێنووس، بەرنامەی کۆنگرە، کتێبی پاڵێوراوان، ڕەشنووسی پەیڕەوی نێوخۆ، ڕێنمایی ئەندامان، قەیتان و کیفی باج ئامادە کراوە و لە ناو جانتاکەتاندایە. مامەڵە لەگەڵ ئامادەبوان دەکرێت و لیستی ناو ئەژمار ناکرێت. کەس مافی نوێنەرایەتیکردنی کەسی دیکەی نییە بۆ ئامادەبوون و دەنگدان. ئامادەنەبووان مافی دەنگدانیان نییە، بەڵام مافی دەنگپێدرانیان هەیە بە مەرجە پارێزراوەکان. لە هۆڵی کۆنگرە هەموو ئەندامان یەکسانن لە ئەرک و مافدا، بەڵام لەگەڵ مانەوەی حورمەت و سەنگی کەسایەتیەکان. پاراستنی ئارامی و پاکوخاوێنی هۆڵ ئەرکی هەمووانە. سپاست دەکەین بۆ دەستکاری نەکردنی ئامێرە کارەباییەکانی ناو هۆڵەکە و بۆ چوونە دەرەوەی هۆڵ مۆڵەت لە چاودێری کەرتەکەت وەربگرە. بۆ هەر ڕووداوێکی کتوپڕ لە ڕێگای چاودێری تایبەتی کەرتەکەتەوە پەیوەندی بە لیژنەی باڵاوە بکە. لە کاتی نەخۆشیدا لە ڕێگەی چاودێری کەرتەکەتەوە سەردانی لیژنەی پزیشکی بکە. پابەندبوون بە بڕگەکانی بەرنامەی کۆنگرە و ماوەی دیاریکراو بۆ نوێشکردن و نان خواردن و پشوو و ڕێنماییەکان و هاوکاریکردنی لیژنەکان سەرکەوتنی کۆنگرە مسۆگەرتر دەکات و ئەرکی هەمومانە. بوار نادرێ بە دەرچوون لە بەرنامە و ڕێنماییەکانی کۆنگرە و دەسوەردان لە کاروباری لیژنەی باڵا و لە کاتی سەرپێچیکردنی بڕیار و ڕێنماییەکان لیژنەی باڵا ڕێکاری پێویست بەرامبەر سەرپێچیکار
دەگرێتە بەر. نوێژی نیوەڕۆ عەسر لە هۆڵی کۆنگرە بە قەسد و جەمع و تەقدیم بۆ مسافیرەکان و بە جەمع و تەقدیم بۆ موقیمەکان دەکرێت. ماوەی کۆنگرە 2 شەو و 2 ڕۆژە. پێویستە لەو ماوەیەدا خۆت یەکلایی بکەیتەوە و کاروباری کۆنگرە بە تەواوی ڕاپەڕێنێت. دوای تەواوبوونی کارەکانی ڕۆژانی کۆنگرە و چۆڵکردنی هۆڵەکە هیچ شتێک لە دوای خۆت لە ناو هۆڵەکە جێمەهێڵە و ئامانەتیەکانیشت لە شوێنی تایبەت وەربگرە. تا لیژنەی باڵا مۆڵەتی قسەکردن پێنەدات لە شوێنی خۆتەوە قسە مەکە. کە نۆرەی قسەکردنیشت هات لە شوێنی خۆتەوە لە ماوەی خولەکی دیاریکراودا ڕاو پێشنیاری خۆت بخەرەوە و لە کاتی بیستنی جەڕەسی کۆتایی بەبێ زویربوون کۆتایی بە قسەکانت بهێنە. هەر ئەندامێک پێشنیازی بۆ بڕگەیەک هەیە و لەبەر کەمی کات ڕێگای پێنادرێت دەری ببڕێت لە ڕێگای چاودێری کردەکەتەوە بە نووسین بیگەێنە لیژنەی باڵا تا ئەوانیش بۆ بڕیان و ڕاستپاردە و تەوەرەکان سوودی لێ ببینن. زۆر سپاس. بەڕێز جیهانگیر ئەحمەد ئەندامی لیژنەی باڵا، سپاس بۆ بەڕێزت. ئەندامانی بەڕێزی کۆنگرە، خوشکان برایان، ئێستا سەرنجی ئێوەی بەڕێز ڕادەکێشین بۆ بینین و بیستنی بابەتێکی هونەری لەسەر کۆمەڵی ئیسلامی کە لە ڕێی شاشەکانەوە بۆ ئێوە پەخشەکرێت. کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی ڕەسەن ئیسلامی کوردستان وەک هێزێکی سیاسی ناودارکەوتەی کوردەواری لە ئێستادا وەک هێزێکی هاوار بە ئاگەورەکانی ئیسلام لەلایەک و سیاسەت لەمانە بەداخلا پێکیدا لەلایەکی دیکەوە دەدەوێت و دەیەوێت بە شێوەیەک ململانەی سیاسی خۆی بکات کە هەردوو بەرابەرزە ئیمانی و ئەخلاقیەکە کۆ بکاتەوە و سەر لەبێت بیبەخشێتەوە. 20 ساڵی ڕابردوو شایەتیەوەیە هەم هێزە لە ڕاگەر مەبدەئی و استراتیژیەکانەوە لە سەتامگیر وەلانی ناوخۆیدا ژێرەوە و ئەژمونێکی سیاسی گەورەشی لەسەر کۆمەڵگاوە. ئەو 20 ساڵ ئەوەی سلمان بۆ یاروونیارەکانی کە ئەم هێزە هەمیشە لەگری حەق و ڕاستی و دادگەری بۆ سڵی لەوە نەکردۆتەوە لەم پێناوەدا چی بەسەدێت و دەگاتە چه ئەستەنگێک. خوداش پشتیوانی بۆ وەک کەمیدن ئەوە تا ئێوە لێرە و لەم ڕۆڵەدا بەشداری لە کۆنگرەی چوارەمی حیزبەکەتانەکەن. ڕابردوو دەتوانێت گەواهیەوە بدا کە کۆمەڵی ئیسلامی تا ئێرە بەشەهامەت و سەربەرزیەوە هێناوێتی لێرەش بەدواوە ئێوە دەشتە بەردەمەچێکی قوس و بەرپرسیارەتێکی گەورە ناخۆ کۆمەڵ چۆن دەهێڵنەوە بە چ شێوەیەک ئاراستەیەکەن. کۆمەڵی ئیسلامی ئەوەی ناز و خۆشەویستیەوە دەتوانێت نەت بەسەر کۆمەڵگاکەیدا بکە ئەوەی کە هەم مێژوە پشتدارەی لە ناو جەماوە و ئەم خەباتەی بۆ هێنانەتی خواستەکانی ئێوان کردووە. کۆمەڵ وەک هێزێکی ئۆپۆزیسیۆنی کارە هەر لە سەرەتای دروستبوونیەوە هێشتا بەربەیانی ئۆپۆزیسیۆن بوون لە تاریک و لێڵدا بوو دۆست و دژمن لە ناویدا نەدەناسرایەوە. خەباتێکی مەدەنی
پڕ لە جورئەت و ڕسکی دەست پێ کرد و کۆڵی نەدا و کۆڵی دانەناکە ئۆپۆزیسیۆنی گیاندەماتە و ئێستاش بۆ خۆی سەرقاڵێ و کاروانێک وەدەسەڵاتداران بڵێ بوەستن خۆشەویستان هاوکارێکی کەم نییە خۆتان باش بزانن ئێمە لە کوردستانێکدا ژین کە بەشی سوور بۆ خەواتی سیاسی ڕانەکراوە لە کاری سیاسیدا کەس نایەت دەربێتەوە و گوڵک پێشکەش ناکە بۆ یامانەشێکی تاوڵەی سەنگینە یا لەی قوڕپانەکە یاخود دەبێت زۆر باج و قوربانی قوبوڵ بکەی کۆمەڵ بە پشتیوانی خوددا و بەرەکەتی خوێنەی شەهیدان ئەمەی کرد و لە زۆر کاتێککردنەوەی کورددا سەرکەوت ئەمە تەنها قسەی ئێمە ئەندامانی کۆمەڵ نییە بەڵکو و سەزای ئەو موسەر و ڕۆشنبیر و کەسایەتیە سیاسیانی کوردستانە کاگایان لە گەشت و وردی جوڵی سیاسیەیە لە هەرێمی کوردستان
كسيش لقرآن كردستاني كردنازاني المشكلة بين الوالدين يحسن شيئا كمان أجل ما ناشنا بيتو لزاني ويهما بما نتنازي كبكانيشي وكشتوان بي سلوه الله رسوله رسول التابعين للوغيلو مكاران ناكسي لازم تدعو صاما كاتو لا يشمل ذلك وخلوة هذه تخوي في الراسية وقري شوارمي كون الإسلامي والإسلام بەڕێزان ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان، ئێستاش بفەرمونون لەگەڵ وتاری سیاسی سەرۆکی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێز مامۆستا عەلی باپیر با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. بەڕێزان، برایان و خوشکان، ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان، ئێمە ئەم کۆنگرەی چوارەمە لە کاتێکی یەکجار ناسک و دژوار کە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش پێیدا تێدەپەڕێ دەبەستین. ئێمە ئەم کۆنگرەی چوارەمە وەکو بەڕێزان باسییان کرد لە وادەی خۆی دواکەوت بەهۆی تەشەسەندنی هەتای کۆڕۆناوە. هیوادارم ئەم کۆنگرەی چوارەمە
وێستگەیەکی گرنگ بێت بۆ چاو بە خۆداگێڕانەوە لە ڕابردوودا و ڕوانین بەرەو داهاتوو. لە ڕابردوودا هەر کەم و کوڕی و کرچ و کاڵیەکمان بووە بتوانین چارەسەریکەین، خوا پشتیوان بێت. هەر چاکەیەکمان بووە بتوانین زیاتر بیشەسپێنین و گەشەی پێ بدەین و بۆ داهاتووش دوور بڕوانین، فراوان بڕوانین، فراوانتر لەوەی کە هەین و باشتر کار بکەین، باشتر لەوەی کە تا ئێستا کردومانە. بەڕێزان، بەر لەوەی کە بچمە سەر دەقی وتارەکەم، بە پێویستی دەزانم کە پڕ بە دڵ سوپاس و پێزانین پێشکەشی هەموو لایەکتان بکەم چاو بە ڕێزانەی ئێستا هەنە خوشک و برایانەی ئەندامانی کۆنگرە، چه خوشک و برایانی دیکەتان لە هەموو گۆشە و کەنارەکانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان و هەندەرانیش. بەڕاستی هیمەت و خۆراگری و پشودرێژی ئێوە بوو، دڵسۆزی و لێبڕانی ئێوە بوو کە توانی کار و کاروانی کۆمەڵی ئیسلامی لەو هەموو تەنگژانە دەرباسکە و بەم قۆناغ و هەوارەی ئێستای بگەیەنێت. خوا پاداشتان داتەوە. سەبر و پشودرێژیتان، خۆراگریتان، نەفسانتان، تەحمل و دنیا بەکەمگرتنتان دڵنیابن لە تەرازووی چاکەکانتاندایە پارسەنگێکی قورسە و خوا پشتیوان بێت مای سەربەرزیتانە بۆ دنیا و بۆ قیامەت. بەڕێزان، ئێمە ئەم کۆنگرێ لە کاتێکدا دەبەستین کە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان، چه خەڵکێکە لە کای سیاسیدا کاری کردووە، چه خەڵک بە گشتی چاوەڕوانی و ئومێدێکی خێری زۆریان بە ئێمە هەیە. بۆیە پێویستە هەوڵ دەین ئەم کۆنگرەیەمان بە شێوەیە گرێ بدەین، بڕیاری وای تێدا بدەین کە لە ئاستی ئومێدی خێر و چاوەڕوانی ئەو خەڵک و میلەتەمان بن. هەروەها بەڕێزان، ئێمە خۆمان بە شوێنکەوتووی پەیامی خوا دەزانین و خۆمان بە شوێنکەوتوانی پێغەمبەری خوا دەزانین صلی الله عليه و آله وسلم. خوا پەیامەکەی خۆی بۆ هەموو مرۆڤایەتی ناردووە، إن هو إلا ذكر للعالمين. هەروەها پێغەمبەرەکەی خۆشی بە ڕەحمەت و بەزەی ناردووە بۆ هەموو جیهانیان، وما أرسلناك إلا رحمة للعالمين. بۆیە دەبێ هەوڵ دەین ئێمە لە ئاستی بەرزی پەیامی خوا دابین و لە ئاستی بەرزی پێغەمبەری خوا دابین صلى الله عليه وسلم. من وتارەکەی خۆم لە حەوت تەوەردا پێشکەشی ئەوەی بەڕێز دەکەم. تەوەری یەکەم لە ڕووی بناغەبوونی وەحی و پەیامی خواوە بۆ سەرجەم کار و جمۆجۆڵ و چالاکیەکانمان. ئێمە دەبێ هەمیشە ئاگامان لەو خاڵە بێت. ئێمە وەحی خوای پەروەردگارمان بە بناغە گرتووە بۆ کۆی جمۆجۆڵ و چالاکیەکانمان. خوا سبحانه وتعالى لآدم و تاکو خاتم صلاة و سلامی خوا لەسەرم و پێغەمبەران بێت، هەموویانی بە هیدایەت و ڕێنمایی خۆیەوە ناردووە، بە ئاین و بەرنامەی حەقەوە ناردوونی تاکو ڕێپێشاندەری مرۆڤایەتی بن، تاکو بە مرۆڤەکان بڵێن چۆن بژین خواریان ڕازی دەبێت. خوا مرۆڤەکانی وێڵ نەکردوون لەسەر زەوی حەواڵەی خۆیانیان بکە، بەڵکو بۆ خۆی مشوری لێ خواردوون لە ڕێی پێغەمبەرانیەوە عەلەیهیم الصەلاة وەسەلام. ئاینی خوا، وحی خوا کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە، لە فەرمایشتی خوا و لە ڕێبازی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم چیمان پێ دەڵێ؟ زانیاریەکی بێخەڵتەمان دەخاتە دەست وحی و پەیامی خوا لەبارەی بوونناسیەوە کە ئەم گەردونە چییە؟ ئێمە چێین؟ بۆچی هاتووین؟ ئەم گەردونە لە کوێوە هاتووە؟ سەرنجامی چۆن دەبێت؟ ژیانی دنیا چییە؟ دواڕۆژ چۆنە؟ پێویستە چۆن بژین؟ حەڵاڵ چییە و حەرام چییە و چاکە چییە و خراپە چییە؟ ئێمە بە فەزلی وحی خواوە خۆمان لەبەر ڕۆشناییدا دەبینین، وەکو خوای متعال دەفەرمێت
وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا تهدي به من نشاء. ئێمە وەکو چۆن بۆ پێغەمبەرانی پێشوو سروشمان بۆ کردوون وحیمان بۆ ناردوون بۆ تۆش بە هەمان شێوە ئەی پێغەمبەری کۆتایی محەممەد صلى الله عليه وسلم ڕوحێکمان بۆ تۆ ناردووە و جێڕاومانە بە ڕۆشنایی هەر کەسێک کە بمانەوێت تۆ ئەوی پێڕاستە ڕێ دەکەی. بەڕێزان ئێمە یەکەمین خاڵی پێکهێنەری بوونی ئێمە وەکو خەڵکێکی شوێنکەوتوو هیدایەتی خوا ئەوەی کە ئێمە لە وەحیەوە سەرچاوە دەگرین، بوون ناسیمان لە وەحیەوە وەردەگرین، ئیمان و عەقیدەمان لە وەحیەوە وەردەگرین، حەڵاڵ و حەراممان لە وەحیەوە وەردەگرین، ڕەوشت و ئاکارمان، هەڵوێستی سیاسیمان، هەڵوێستی کۆمەڵایەتیمان، تێڕوانین و بیرروبۆچوونەکانمان لە وەحیەوە وەردەگرین. وەحی خوای پەروەردگار چوارچێوەمان بۆ دادەنێت بە تایبەت لەو بوارانەدا کە گۆڕاون متغەیراتن. وەحی چوارچێوەیەکی فراوانمان بۆ دادەنێت، هێڵە گەشتیەکانمان بۆ دیاری دەکا، بەڵام دەبێت بە عەقڵ و سەلیقە و ئیجتیهادی خۆمان لە بەڕۆشنایە و هێڵە گەشتیانەدا لەو چوارچێوە فراوانەدا ئەو بۆشایە پڕکەینەوە. بۆیە زانایان وەکو بنچینەیەکدا ناوە دەڵێن تەفصیل في الثوابت إجمال في المتغيرات. شريعتي خوا بدريجي لباري نقورا وكان وقسي كردوا لباري إيمان وعقيدة ونختي خصوصة سربيد لباري فرستشكانوا لباري باري كسيتي دا لباري حلال وحرام كانوا لباري روشت وآكار كانوا نختي خصوصة سربيد بلام لباري حكم سياستوا لباري كومەڵایەتیەوە لەبواری جەنگ و ئاشتیەوە لەبواری پێکەوەڵ سوکەوتکردنی پێکهاتەکانی کۆمەلگا شریعەت بەدانانی چەند هێڵێکی گشتی و چوارچێوەیەکی فراوان ئیکتیفای کردووە، چونکە خوای کاربەجێ دەزانێت کە بەشەر لە ڕووی مادیەوە لە ڕووی هەڵسوکەوتی دنیایەوە زۆر گەشە دەکا و بەرەو پێش دەچێت. بۆیە شریعەت دەقیقەمی داناون تاکو دەست و پێمان نەبەستێ، عقلمان ئازاد بێ بۆ ئیجتیهاد و کۆششکردن و پڕکردنەوەی ئەو بۆشایانەی کە خوای کاربەجێ بەجێ هێشتون بۆ گۆڕانی زەمان و پەرسەندنی کۆمەلگاکان. ئێمە بە فەزڵی ئەوە کە لەبەر ڕۆشنایی وەحیدا کار و چالاکیەکانی خۆمان دەکەین، برا خوشکە بە ڕێزەکانم، ئێمە لە ڕووی سیاسیەوە دامەزرا و سەقامگیر بووین، هەر ڕۆژە ڕوومان لە لایەک نەکردووە. ئێمە لە ڕووی سیاسیەوە بە هاوسەنگی مامەڵەمان کردووە، خۆمان پاراستووە لە تێپەڕاندن و کورتێنان. ئێمە لە ڕووی سیاسیەوە هەمیشە هەوڵمان داوە لە سەنگەری بەشخراواندا بین، ئەو سەنگەرەی کە هەموو پێغەمبەرانی خوا عەلەیهیم السەڵات وەسەلام تێیدا بوون و لە بەرامبەر ستەمکاران و خۆسەپێنەران و خۆبەزرگران و خۆشگوزەراناندا بوەستین، ئەوانەی کە هەموو پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام دژاتیان کردوون. تەماشای هەموو قورئان کەن، تەماشای بەسەرهاتی پێغەمبەران بکەن عەلەیهیم السەڵات وەسەلام، لە نوحەوە هەتا پێغەمبەری کۆتایی چێ شوێن کەوتوی پێغەمبەران بووە، ڕەش و ڕوت و چەوسێنراوەکان، مافخرا و ماف پێشێلکراوەکان چێ دژی پێغەمبەران بووە، خۆسەپێنان، خۆشگوزەرانان، تاوانباران و زێدەڕوویکاران، مستەکبیرین، مطرفین، مسرفین، مجرمین. ئێمەش لە ئەنجامی ئەوەدا کە خوا تەوفیقی داوین لەبەر ڕۆشنایی وەحیدا سیاست بکەین، کاری سیاسی بکەین، هەوڵمان داوە وەکو پێغەمبەران بکەین، هەوڵمان داوە لەو سەنگەرەدا بین کە پێغەمبەران تێیدا بوو، و هەوڵمان داوە دەستی ئەوانە بگرین، پێشی ئەوانە بگرین کە پێغەمبەران لە بەردەمیاندا وەستاون، لە پێشیاندا وەستاون، دژوونی سەرسەقی پێغەمبەران بوون عەلەیهیم السەڵات وەسەلام. هەروەها ئێمە بەهۆی شوێنکەوتنی پێغەمبەرانەوە عەلەیهیم السەڵات وەسەلام فێر بووین کە کاری سیاسی بکەین بە ڕەوشتبەرزی، بە سەرڕاستی، بە دڵسۆزی، بە بەزەی پەرۆشەوە لەگەڵ هەموو کەس، بە کینە و بوغزی مێژووی نەمان جوڵێنێت، لە مێژوودا نەژین،
چاومان لە تۆڵەکردنەوە نەبێ چاومان لە داخی دڵی خۆپێڕشتن نەبێ بە هیچ کەس بەڵکو بە بەزەی پڕۆشت بە سەرڕاستی بە دڵسۆزی لەگەڵ هەموو لایەکدا مامەڵە بکەین هەروەها لە بواری کۆمەڵایەتیدا وحی خوا فێری کردوین کە مرۆڤەکان هەموو وەکو یەکن مرۆڤەکان هەمویان لە داک و بابێکن يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير أي خلقنا قال سري حوض أسمان وبانجي مروباتي دكا أي خلقنا يوم نيروميك وتدايك بابك خلقان دوا جيراو من بسان قالوا تيريك تاكو بيك أشنابن بيك وهاو كاربن بريسترتان لا إخوة فارس يارترتان خوازانا إشارة زايا كواتا کەس بۆی نییە هیچ ئیدعایەک بەسەر کەسی دیکەدا بکە هیچ کەس بۆی نییە کەڵکەڵەی ئەوەی لە کەلەدا هەبێ خەڵک خزمەتکار و کۆیلەی بێ ئەویش سەردەستیان بێ و ئەوان بندەست بن هەروەها وحی خوا فێری کردووین کە ئێمە نەتەوەکەی خۆشمان لە ئاسی نەتەوەکانی دیکەی دنیادا ببینین چکە خوا دەفەرمێ وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا چەندە عەرەب شەعبە و ترك وفارس شعب وكو سيغلي دراو سيمان كرديش بقدر اوان شعبه خاچي هي خلچي هي زماني هي ميجوي هي كلتوري هي هيج جوازين لقل اوان دا وهمو او مافاني اوان هي انا شريعه فيري كردوين بزانين نتوكي ايمج او مافي هي اگر يستا لي بهرمن دنيا لي زود كراوا لي دز بسر دا جيراوا تەوەری دووەم ئەندامانی بەڕێزی کۆنگرەی چوارەم ئێمە لە ڕووی نیشتیمانی و نەتەوەییەوە هەڵبەتا هەرچی کە پێتان دەڵێم هەوڵ دەدەم سەرنجێک لە واقعی ئێستامان بدەم دواییش تەماشایەکی داهاتوو بکەم داخوازی بکەین ئێمە جارێ نیشتیمان ئەو زەویەیە کە نەتەوەیەک لەسەری دەژین کۆمەڵە خەڵکێک لەسەری دەژین نەتەوە ئەو کۆمەڵە خەڵکن کە ئەگەر زوڵمیان لێ نەکرابێ دەبێت لە خاکەکەی خۆیاندا سەربەست و ئازاد بژین هەموو ئەوانەی کە لە بیری نەتەوایەتی دەکۆڵنەوە وایان گوتووە هەموو نەتەوەیەک بۆی هەیە مافی هەیە لەسەر زەمینی خۆیدا ئازاد بژی سەربەست بژی کەس نەیکاتە هاوڵاتی پلە دوو سێ کەس نەیشەوسێنێتەوە نەمافی ئابووری لێزەوتکە خێروبێری بەتاڵان بەرێ نەمافی سیاسی لێزەوتکە لە زیاتی ئەوەی بڕیاردا نەمافی ئاینی لێزەوتکە نەمافی کولتوری لێزەوتکە هیچ مافێکی لێزەوت نەکات ئەوە مانای نەتەوەیە ئێمە ئێستا واقعی نیشتیمانی نەتەوەی خۆمان چۆن دەبینین هەموو لایەک ئاگادارن ئێمە ئێستا لە واقعێکی زۆر دژوار و لە واقعێکی زۆر خراپدا دەژین وەکو لە ڕووی نیشتیمانیەوە نیشتیمانی کورد هەر لە پەیمانی شومی سایکس-بیکۆ کە لە ساڵی 1916 لە نێوانی بەریتانیا و فەڕەنسا و رووسیادا بەسترا و دواییش دلهێزەکانی دیکەش دەستیان لە پشتدا هەر لەو کاتەوە نیشتیمانی ئێمە نیشتیمانی نەتەوەی کورد وەکو گۆشتی خێرێ بەشراوەتەوە بەسەر چوار وڵاتی دراوسێدا بەشێکی لکێنراوە بەشی زۆرتری بە تورکیاوە بەشێکی بە عێراقە و بەشێکی بە ئێران و بەشێکی بە سووریاوە و بەشێکیشی لە هەندێک لە ویلایەتە پێشوەکانی یەکێتی سۆڤێتی پێشوویە لە ڕووی نەتەوەییەوە کە نیشتیمان دابەش دەکرێت نەتەوەش بە هەمان شێوە هەر بەش دەکرێت کوردە نەتەوەکەشمان بە هەمان شێوە بەو شێوەیە ئێمە ئەم حاڵەتە بە حاڵەتێکی ناشەرعی دەزانین و بەستەمێکی نەتەوەیی دەزانین بەستەمێکی دینیشی دەزانین کە لە نەتەوەی ئێمە کراوە و لە نیشتیمانی ئێمە کراوە کاتی خۆی دوای پەیمانی شومی سایکس-بیکۆ لە 1916دا پەیمانێکی دیکە بەسرا لە نێوان زێلهێزەکانی ئەو کاتەدا بە تایبەت بەریتانیا و فەڕەنسا و رووسیا پەیمانی سیڤەر کە لە بەندەکانی 62 63 و 64 ئەو پەیماننامەیەدا دان بە مافەکانی نەتەوەی کووردا هێنرا بوو کەویش هەر کاتێک ئەو نەتەوەیە ویستی دەتوانێت کە قەواری سیاسی خۆی هەبێت
کوردەکەی ئەوەیە. بەڵام دوایی لە ساڵی 1923دا هەر ئەو زلهێزانەی کە ئەو کاتە خۆیان بە شوێخای دنیا دەزانی پەیمانی لۆزانیان بەست و هەرچی لە پەیمانی سێفەردا گوتیان هەمویان هەڵوەشاندەوە. بە جۆرێکی دیکە دەستیان کرد بە تەخشان پەخشانی میراتی دەوڵەتی عوسمانی و دەست بە سەرداگرتنی دنیا بە تایبەتی دنیای ڕۆژهەڵاتی نێوەڕاست کە ئەو ناوە جوغرافیان لێنا بۆی پێی نەڵێن عالەمی ئیسلامی. ئێمە لەو کاتەوە ئەو واقعە شومەی کە ئێستا تێیدا دەژین بەسەرمان دەسەپێنراوە کەواتە هۆکاری ئەو واقعە ستەمکارانەی کە نیشتیمانی ئێمە و نەتەوەی ئێمە بەدەستێەوە گرفتارە هۆکارەکەی ئیرادەی زاڵمانەی زلهێزەکانی ئەو کاتە بوو وهی ئێستاش کە تەکریسی ئەو واقعە زاڵمانیە دەکەن. ئەو کاتە ئەمریکا وەکو ئێستا زلهێز نەبوو بەڵام دوایی لە دوای شەڕی جیهانی دووەم ئەمریکا بوو بەو زلهێزە کە ئەویش هەر تەکریسی ئەو واقعەی کردەوە جەختی لەسەر ئەوە کردەوە کە ئەو بڕیارانەی کە کاتی خۆی و زلهێزەکانی پێشودا بوویە. بەڵام ئایا بۆ خۆشمان بێخەتاین من هەمیشە بە هەڵەی دەزانم دەستی چەوری خۆمان بە خەڵک بسڕین و خۆمان وەکو بەرزەکی بانان دەرچوێنین وەکو چۆن ئەو زلهێزانە خەتاباری یەکەم بوون خۆشمان بێخەتا نەبووین خۆشمان لە نێو خۆدا ناتەبایی لە نێو خۆدا دڵگچکەی و عەقڵ گچکەیی تەنیا بیرکردنەوە لە خێڵی خۆ لە هۆزی خۆ لە بنەماڵەی خۆ لە بەرژەوەندیەکانی خۆ و پێکەوە ناکۆک بوون کە هەتا ئەم لەحزەیەش ئێمە بەو دەردەوە دەناڵێنین. ئەوە لە باشووری کوردستاندا خۆتان دەیبینن کە بەدەست خۆمانەوەی ماوەی 30 ساڵە ئێمە حاکمی ئەم بەشەی کوردستانین بەڵام دەبینن چۆن ئیدارە دەدرێت هەم لە ڕووی جوغرافیەوە بەشمان کردووە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئیدارە و بەڕێوەبردنەوە. پاشان من لێرەوە دڵسۆزانە سەرنجی هەموو لایەکڕا دەکێشم چ ئێوەی بەڕێز چ لە پشت ئێوە هەر کەسێک کە گوێی لە قسەمانە. باشەوە زلهێزەکان کاتی خۆی کوردستانیان لێدا بەش کردی نەتەوەی کوردیشان پارچە پارچە کرد. ئەوە زوڵمێکە و ئۆباڵێکە و لە ئەستۆیاندایە بەڵام ئەیگە لە دراوسێ موسڵمانەکانمان عەرەب و تورک و فارس بۆچی بەو نەخشەیە و پابەند بوون بۆچی ئەو ئاوەی ئەوان ڕشتیان ئەوانیش پیان ڕێخست بۆچی تەکریسی ئەو واقعە زاڵمانەیان کرد. بێگومان بە ئەندازەی ئەوە کە تەکریسی ئەو واقعە زاڵمانەکە خەتابارن باشە ناتوانن بڕیاردەن لە دەوڵەتێکی کوردی بەڵام خۆ هەرکام لە ئێران و تورکیا و سووریا و لە عێراقیش دیارەکە زۆر دۆخەکە زۆرێکی دیکەیە خۆ دەتوانن بڕیاردەن لە هەرێمێکی فیدراڵ لە ئۆتۆنۆمیکی ڕاستەقینە بووە ئەو کوردەی کە لکێنراوە بەوانەوە ئەو نیشتیمانە کوردەی کە خەڵکێک لەسەری دەژی بێناوی نەتەوەی کورد. هەڵبەتە ئێمە لێرەدا باسی نەتەوەی کورد دەکەین ئەگەرنا هەموو ئەوانەی لە کوردستاندان هەموو کەمایەتیەکانیش وەکو تورکمان و وەکو مەسیحیەکان و وەکو یەزیدیەکان و هەموو ئەوانی جارە چارەنووسیان لەگەڵ ئەو نەتەوەی کوردەدا بووە. پاشان گلەیەکی دیکە لە خۆمان بکەین هەر لە گەرە دراوسەیەکان نەکەین لە عەرەب و تورک و فارس باش ئێمە نەتەوەی کوردین. تەماشا بکەن بەڕێزان بزانن زمانی کوردیمان لەکوێیە بزانن عادات و نەرێتی کوردیمان لەکوێیە بەرگ و پۆشاکی کوردیمان لەکوێیە. ڕۆژێکمان داناوە لە ساڵدا بۆ بەرگی کوردی ڕۆژێک بۆ پۆشاکی کوردی باشیش دەکەین دەڵێن کورد ئیمپریالیزمی ڕۆژهەڵات و ڕۆژاوا و داگیرکەران و کۆلۆنیالیزم ئێمە چەوساندۆتەوە و دەوڵەتانی دراوسێش ئەو چەوسانەوەیان بەڕەسمیدان پێداهێناوە. ئەی شتەکانێکی کە بەدەست خۆمانن ئەی هەڵگەڕانەوەی خۆمان لە ڕابردووی خۆمان لە مێژووی خۆمان لە کللتوری خۆمان لە زمانی خۆمان لە بەرگ و پۆشاکی خۆمان لە هەموو شتی خۆمان ئێوە خەتای چێ؟ ئایا ئەوە جۆرێک نە لە خۆدۆڕاندن لە بەزین لە بەرامبەر ڕۆژ ئاوادا لە بەرامبەر کللتوری ڕۆژ ئاوادا ئایا ئەوە جۆرێک نییە لە زەربی سفرکردنی مێژوو ڕابردووی خۆ؟ تەماشای شێرەژنان و کەڵەپیاوانی مێژووی خۆمان بکەین هەمووی بەرگ و پۆشاکی کوردیە هیچی شتێکی دیکەیان نییە هەمووی بە زمانی کوردی ڕەسەن دواون
هەموو ناونیشانەکانیان بە کوردی بووە. ئەو کاتەکە دەرکی ئەویان کردووە کە ئەوانی گەلێکن نەتەوەیەکن، چونکە پێشتر ئەدەبیاتی عەرەبی و فارسی و تورکی زاڵ بووە. مەبەستم ئەوەیە کە هەندێک شتیش خەتای خۆمانە لە ڕاستیدا، دەبێت خەتای خۆشمان بزانین. پاشان ئەو ناتەباییە، ئەو دووبەرەچیە کە وەکو وتمن لە بەشێکی کوردستاندا و لە بەشەکانی دیکەی کوردستاندا هەر حیزبێک دەسەڵاتی دەبێت ئەوەندی کە دەسەڵاتی هەم بۆ خۆی مۆنۆپۆلی دەکات، بۆ خۆی زەوتی دەکات، پێی وایە کە هەر ئەو دەبێت خاوەنی قسە بێ. هەمان شتی کە عەرەب و تورک و فارس کردویانە ئەویش لەگەڵ ئەوانی دیکەدا دەیکاتەوە، کە لە ڕاستیدا ئەوە زوڵمێکە بۆ خۆمان لە خۆمانی دەکەین، کەس لێمان ناکات. بۆیە من پێم وایە کە چارەسەری کێشەی نیشتیمانی و نەتەوەی ئێمە یەکەم بەوە دەبێت کە بڕوامان هەبێ بەو مافە کە ئێمە خاوەنی نیشتیمانێکین پێویستە نیشتیمانەکەمان ئازاد و سەربەست بێت، و خاوەنی نەتەوەیەکین پێویستە ئەو نەتەوەیە لەسەر ئەو نیشتیمانە خاوەنی قەواری سیاسی خۆی بێ بەو شێوەیە کە بۆی دەگونجێت. ئەوە بەنسبەت هەموو بەشەکانی کوردستان و بەنسبەت خۆمان وەکو ئێرە هەرێمی کوردستان پێویستە کاری زۆر جدی بکەین کە ئێمە سەرەتا هەرێم گێڕینەوە بۆ سنوورە ئاساییەکانی خۆی پێش ریفراندۆم. حەقی خۆمانە هەموو ئەو ناوچانەی کە بە کوردستانی دادەندرێن کار بکەین، ئەوانە بگێڕدرێنەوە بۆ سنووری هەرێم. دەزانم زەحمەتە، بەڵام ئەوە حەقێکە و مافێکە دەبێت لەسەری بچین، و ئێمە ئەوە بە ئەرکێکی شەرعی دەزانین. هەروەها پێویستە کار بکەین بە جدی لە ئاستی بەغدا لەگەڵ بەغدا لەگەڵ حکوومەتی نێوەندی بۆ یەکلایکردنەوەی ئەو ناوچانی کە کێشەیان لەسەرە جێی مشتومڕن. ئەوە چەند ساڵە ئێمە دەستوورمان داناوە، چەند لیژنە دابندرێن، چەند جار بەشداری حکوومەت کرا، حیزبەکان دەچن بەدەم ئیمتیازاتی حیزبی و شخصی خۆیانەوە، بەڵام ئەو کێشانەی کە پەیوەستن بە هەموو هەرێمەوە، بە هەموو خەڵکی عراق و بە هەرێمی کوردستانیشەوە، ئەو کێشانە کاری جدیان لەسەر نەکراوە، و لە ڕاستیدا ئەو کێشە گشتیانە بە قوربانی شتی دیکەی گچکەتر کراوە. بێمە سەر تەوەری سێم لە ڕووی سیاسیەوە. واقعی ئێستامان ئێمە ئێستا وەکو خەڵکی و کۆمەڵی ئیسلامی دیارە بڕیاری ئۆپۆزیسیۆن بوونمان داوە، بەڵام ئۆپۆزیسیۆن بوون و عارەزە بوون بە نەفەسی خۆمان لاسایی کەسمان نەکردوێتەوە. زەقترین هەڵوێستی ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن بوون ئەوەیە کە دڵسۆز بووین بۆ هەموو لایەک، بە چاوی دوژمن تەماشای حکوومەتمان نەکردو و ناشیکەین. خۆمان وانابینین کە خەون بەوە ببینین خەڵک ناشیریم کەین و خەڵک بڕوخێنین. بۆ ئێمە لە وڵاتێک داین، ئێمە هەمان لە نیشتیمانێک داین، ئێمە هەمان خاوەنی قەوارەیەکی سیاسین بە کرد و کۆش و هەوڵ و خەباتی هەموو لایەک هاتوۆتە دی. بۆیە ئێمە ئۆپۆزیسیۆنین وەکو ڕەخنەگرتن لە حکوومەت، لە ئەدای حکوومەت، ڕاستکردنەوەی هەڵەکانی چاکردنی و گەشەپێدانی حکوومەت کە لە ئاستی داخوازیەکانی خەڵک و چاوەڕوانی خەڵک و جەماوەرماندا بێت. ئێمە بژاردەی ئۆپۆزیسیۆنمان کە بووینە ئۆپۆزیسیۆن شتێکی دیڕاستەکراو بوو، کتوپڕ نەبوو، شتێک نەبوو هەروە خەیاڵێک بێ بەسەرماندا بێت، بەڵکو بە پێشبینی ئێمە وامان دەهاتە بەرچاو ئەو حکوومەتەی کە دروست دەبێ حکوومەتێکی حیزبی و حکوومەتێکی ئەمنی دەبێ کە ئێستا زۆر جوان دیارە. بۆیە کاتی خۆی ئێمە تەسریحێکماندا گوتمان ئەم حکوومەتە بە شایستەی ئەوە نازانین تێیدا بەشدار بین، بە شایستەی نازانین تێیدا بەشدار بین، بەڵام دوژمنی نین، پێمان خۆشە هەڵە نەکا، پێمان خۆشە ئەدائێکی باشی هەبێ و حکوومەتی هەموو لایەک بێوە دڵسۆز بێ بۆ هەموو لایەکە، ئەوە ئەرکی هەر حکوومەتێکە. پاشان ئێمە ئۆپۆزیسیۆن بوونی ئێمە کاریگەر بووە چ لە نێو هەرێمی کوردستاندا، چ لە ئاستی پەرلەمانتارانمان کە دیارە ڕۆڵی سەرەکی لە ئۆپۆزیسیۆندا پەرلەمان دەیجێڕێ، و چ لە بەغداشدا. و هەمیشە هەوڵمان داوە ئێمە هەڵوێستەکانمان هاوسەنگ بن و هەڵوێستەکانمان دڵسۆزانە بن. جا ئەگەر تەرەفی بەرامبەر بە جۆرێکی دیکە بیخوێنێتەوە خەتای خوێندنەوەی هەڵەی خۆیەتی، بەڵام لە ڕاستیدا کاتێک کە فراکسیۆنی ئێمە دەڵێ دەبێ حکوومەت سەرۆکی حکوومەت
بپرسێندرێ و پەلکێش بکرێ بۆ پەرلەمان وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە ئایا ئەو دڵسۆزیە دۆست ئەو کەسەیە دەدگرێنێ دوژمن ئەو کەسەیە پێ دەکەنێ من کە دەڵێم ئەو غەڵەتە مەکە وامەکە ئەگەر ناسەرت بە فەتارەت دەچێ دەبێت زۆر سپاسم کەی نەک بڵێ وەڵاوە لە پشت پەردەی ڕۆژەوە تەماشامان دەکا و دەیانەوێت ئێمە بڕوخەی نا من دەبێت نەڕوخەی بۆیە ڕەخنە لێ دەگرم ڕەخنەی ئێمە و پۆزیسیۆن بوونی ئێمە بنیاتنەرانە و دڵسۆزانە و بەپەرۆشانە بووە ئێمە لە پەیوەندی سیاسیەکانماندا بەڕێزان هەوڵمانداوە کە ئەوەی سەنجی مەحەک و پێوەرە بۆ ئێمە بەرژەوەندی گشتی بێت چ لە بەغدا هەر کێشەیەک هات بێتە پێش فراکسیۆنی ئێمە لە بەغدا پەرلەمانتارانمان ئەگەر بە قەبارەش کەم بوون بەڵام بە مەعنا و بە کاریگەری زۆر بوون میزاقیەتیان هەبووە هەوڵمانداوە لەگەڵ هەموو کێشە ڕەوانەدا بین کە هەرێمی کوردستان هەین لەگەڵ حکوومەتی نێوەندیدا بەڵام بەرجیش نییە لە هەموو شتێکدا هەر بەو شێوەیە ڕەفتارمان کردبێ کە لێرە هەردوو حیزبی حکومڕان پێیان خۆشە چونکە مەرج نییە ئێمە هەردوو حیزبی حکومڕان لە هەموو شتێکدا بە حەق بزانین هەر شتێک بە حەقی بزانین تەییدی دەکەین پشگیری دەکەین بەڵام دڵنیاین کە لێرەش کەم و کوڕی زۆرە و کەم و کوڕیەکانی خۆمانن لە حکوومەتی نێوەندی بەدموچاوماندا دەدەنەوە لەمە ودا چی بکەین لە ڕووی سیاسیەوە جارێ پێمان وایە کە دەبێت دەست بکەین بە پاکسازی و شاکسازی بەڕێزان پێش کایەکانی ژیان پێش لایەنی سیاسی و ئابووری و ئیداری دەبێت لە عەقڵ و دڵی خۆماندا پاکسازی و شاکسازی بکەین با من بۆتان ڕوون بکەمەوە ئەو کەسەی کە بە شێوەیەک ئیدارەی ئەم وڵاتە دەدا بە بەرژەوەندی خۆی بنەماڵەکەی عەشیرەتەکەی حیزبەکەی تەواو بێ بەڵام بە زەرەری کۆی خەڵک تەواو بێ بۆ وا دەکات جۆری بیرکردنەوەکەی وایە جۆری هەست و نەستەکەی وایە بۆیە دەبێت لە عەقڵ و دڵەوە ئێمە هەوڵ دەین بارودۆخەکە ڕاستکەینەوە دەبێت شێوەی بیرکردنەوەمان ڕاستکەینەوە کاکە وڵات وا بەڕێوە نابردرێ کاکە چێ مافەی بە تۆ داوە کە تۆ خۆت بە خاوەنی بن زەوی و سەر زەوی و هەموو شتێکی ئەم وڵاتە بزانی خەڵکی دیکە بە هیچ نەزانی چێ مافەی بە تۆ داوە لە ڕاستیدا دەبێت بیرکردنەوەکان ڕاست بکرێنەوە هەست و نەستەکان ڕاست بکرێنەوە وەوەی کە خوا فەرموویەتی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوا واقع هیچ کۆمەلگایەک ناگۆڕێ واتە واقعی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری تاکەوان دەرونی خۆیان نەگۆڕن دەرون واتە جۆری بیرکردنەوە و جۆری هەست و نەست و خولیا و نیەت دەبێت لەوێوە گۆڕانکاری بکەین لەوێوە دەبێت پاکسازی بکرێت دەبێت لەوێوە قیادەی سیاسی کورد ئەوانەی کە تا ئێستا لەم وڵاتەدا ئەمرونەیان بەدەست بووە دەبێت لێرەوە خۆیان بگۆڕن بزانن کە ئەم وڵاتە هی هەموو لایەکە خوا دەفەرمێ والأرض وضعها للأنام خوا زەوی بۆ خەڵک داناوە نەیفەرمووە بۆ فلان ماڵ و فلان ماڵ نەیفەرمووە بۆ فلان حیزب و فلان حیزب بۆ کەمینەیەکی ملیاردێر نا بۆ خەڵک خلق لكم ما في الأرض جميعا خوا لە قورئاندا دەفەرمێ کەی لا يكون دولة بين الأغنياء منكم با ماڵ و سامان لە دەستی دەوڵەمەندەکانتان دەکورتەڵ نەیە کەمینەیەک ببنە ملیاردێر لە حیزب و خزم زۆرینەیەکی بەو شێوە برکە دەبینین دەبێت ئەو بیرکردنەوانە ڕاست بکرێنەوە ئەمجا دەتوانین لە کایەکانی دیکەدا چاکسازی و پاکسازی بکەین ئێمە بڕیارمان وایە کە خوا پشتیوان بێت بەردەوامی درێژە پێدەدەین لەسەر هاوسەنگی سیاسی خۆمان و دڵسۆزی خۆمان بۆ هەموو لایەک هەروەها بڕیارمان وایە کە پابەندی باشتر بە بنەماکان و جەختکردنەوە لەسەر هەرچی زیاتر لە سەنگەری ستەملێکراوان و وەستان لە بەرامبەر ستەمکاران و خۆسەپێناندا بوون هەروەها هەوڵ دەدەین کاری جددی زیاتر بکەین بۆ هەرچی زیاتر فراوانکردنی بازنەی کۆمەڵی ئیسلامی ئەم کۆمەڵی ئیسلامیە کە خەڵکێکی زۆر هێوا و ئاواتی خۆی پێ هەڵواسیوە خەڵکێکی زۆر ئومێدی هەیە بە کۆمەڵی ئیسلامی متمانەی پێ هەیە کە متمانەکەشیان و ئومێدەکەشیان خوا پشتیان بە لەجێ خۆیدایە ئەم کۆمەڵی ئیسلامیە لەو برای خۆتانی وەربگرن بەم قەبارەی ئێستای بەم ناو نیشانەی ئێستای بەم شێوەی ئێستای نابێتە جێی متمانەی خەڵکێکی زیاتر ئومێدی خەڵکێکی زیاتر و جێ لە بنبوونەوەی سێبەرەکەی خەڵکێکی زیاتر دەبێت هەوڵ دەین کۆمەڵی ئیسلامی فراوانتر بکەین بۆەوە کە فراوانتری کەین سێبەرەکەی فراوانتر بێت باوەشی گەورەتر بێت جێی ئومێدی خێری خەڵکی زیاتر بێ
دەبێت هەر لە ناونیشانیەوە هەر لە نێوەڕۆکیەوە لە ئامرازەکانیەوە لە شێوازەکانی کاریەوە هەر شتێک فراوانکردن و گەشە پێدانی کۆمەڵ ئیسلامی پەچی لەسەری بکەوێت دەبێت ئاوی لێ نەخۆینەوە ئەوانەی ناتوانن خۆیان بگۆڕن ناتوانن خەڵک بگۆڕن کەسێک واقعی پێدەگۆڕدرێ خۆی پێ بگۆڕدرێ خوا دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئەگە خۆمان نەگۆڕین خەڵکمان چۆن پێدەگۆڕدرێ ئەگەر خۆمان والێ نەکەین کە خەڵکێکی زیاتر لێمان بێتە پێش و لەگەڵماندا هاوکار و دەستبارگر بێ چۆن دەتوانین با خەڵک هەمووی نێ نوێژی بە جەماعەتمان لەگەڵ بکە بەڵام با بێن لەگەڵماندا هاوکار بن بۆ ڕیشەکێشکردنی ستەمکاری گەندەڵی پۆخەڵی قۆرخکاری و چەسپاندنی دادگەری هەموو پێویستیمان بە دادگەری هەیە هەموو لە زوڵم لە ستەم لە قۆرخکاری زەرەرمەندین ئەو شتێک کە هەمومان پێویستیمان پێ هەیە بۆ هەمومان باشە با هەوڵدەین بە هەمان بیشەسپێنین ئەو شتەی بۆ هەمووان خراپە با بە هەمووان هەوڵدەین ڕشەکێشی بکەین ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی بەتەنێ ئەومان پێ ناکرێ بەو قەمارەی ئێستا و بەو شێوەی ئێستا بۆیە دەبێت خۆمان والێ بکەین کە خەڵک وەکو گوتم لەگەڵماندا زیاتر هاوکار و دەستبارگر بێ کە دوایی من لە کاتی مناقەشەکردنی پەیڕەوی نێو خۆدا هەندێک پێشنیارم دەبێت لە کاتی بڕگەکاندا عرزتان دەکەم بەڵام لێرە هەر بەگشتی دەیڵێم ئێمە دەبێت کاری زیاتر بکەین بۆ لێکتر وەنزیک خستنی زیاتر لێک وەنزیک خستنی بەشەکانی تەوژمی ئیسلامی لە وڵاتی ئێمەدا خەڵکەکە موسڵمانە بەگشتی کەسانێک هەن کار دەکەن بۆ ئیسلام کە لە چوارچێوەی تەوژمی ئیسلامیدا کۆبوونەتەوە ئێمە دەبێت ئەو تەوژمە ئیسلامی زیاتر لێک وەنزیک خەین دەبێت زیاتر پێکەوەی تەباکەین پێکەوە هاوکاری کەین دەستبارگری بکەین هەڵبەتە زۆرمان گوتووە کاتی خۆی بەڵام پێویستە لێی ماندوو نەبین ئێمە دوجار نزیکترین کەس لە ئێمەوە لە پرۆژەکەمان لە کارەکەمان لە ئامانجەکانمان لێمانەوە ئەو خەڵکان کە لە چوارچێوەی تەوژمی ئیسلامیدا خۆیان دەبینەوە هەڵبەتە بۆ ئەوەش هەر شتێ پێویستکە لە تەبایی لە برایەتی لە چوونە پێش وەکو لە ڕابردووشدا کردومانە لە داهاتووشدا دەبێت ئاوی لێ نەخۆینەوە ئامادەی هەر هەنگاونانێک بین کە ئەو لێک نزیکی و تەبایی و پێکەوە کارکردنە پەچی لەسەری بکەوێت و لێرەشەوە من دەستخۆشی دەکەم لە هەموو ئەو خەڵکانەی کە لەم گۆڕەپانی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستانیدا کار دەکەن بۆ ئەوە کە جارێکی دیکە ئیسلام و شەریعەتی خوا و وەحی خوا بکەنەوە کاڵای باڵای ژیانی ئەم خەڵکم وڵاتە و هەموو ئەوانی کە کار دەکەن چ لە حیزبی سیاسی چ لە ڕێکخراودا چ لە هەر هەوڵێکی خەرخوازیدا دەستخۆشی لە هەمویان دەکەین و هەمویان بە نزیکی خۆمان دەزانین بێمە سەر تەوەری چوارەم لە ڕووی ئابووری و گوزەران و چەسپاندنی دادگەریەوە واقعی ئێستامان ئەندامانی بەڕێزی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی خوشکان و برایان واقعی ئێستامان لە ڕووی ئابووری ژیان و گوزەرانەوە دەبینین قڕی و پڕێکی زۆر هەیە چینایەتیەکی زۆر هەیە قۆرخکاری و گەندەڵیەکی زۆر هەیە کە لە ڕاستیدا وشەی گەندەڵی قۆرخکاری پێم وایە کەمە لە بەرامبەر ئەوەدا کە ئێمە لە هەرێمی کوردستاندا دەیبینین من لە هەولێردا دەنیشم دەزانم سود و گەزەرێت لە سلێمانی دەزانم لە دهۆک دەزانم لە هەڵەبجە لە هەموو شوێنەکان دەزانی چ دەگوزەرێ ئەوانەی کە باڵادەستن خۆیان بە خاوەنی مطلقی سەرزەوی برزەوی ئەم وڵاتە دەزانن بەڵکو خەڵکەکەش بە خزمەتکار و کۆیلەی خۆیان دەزانن کەی ئەمە ویژدانە کەی ئەوە دینە کوا دیموکراسی وە دەڵێ کوا مافی مرۆڤ وا دەڵێ پێش ئەوانە کوا شەریعەتی خوا دینی خوا وا دەڵێ ئێمە هەموو مرۆڤین لەم سەرزەویە خوا ڕزقی ئێمەی خستۆتە ئەم وڵاتەوە هەمومان لەو ڕزقەدا بەشدارین هەمومان لەو خێروبێرەدا بەشدارین بۆ دەبێت خێروبێرەکەم بچێتە دەستی چەند ماڵێکەوە چەند بنەماڵەیەکەوە کەمینەیەکەوە ببێتە ملیارلێر پارەکەی ئەوەندە زۆر بێ سامانەکەی ئەوەندە زۆر بێ لێرە نەحەوێتەوە حواڵەی بکا بۆ دەرێ بەڵام خەڵکی دیکەش 100 مەتر دووجای دەست نەکەوێت لە کۆڵیتە خانوویەکدا بژیرە کەی دینی خوا وا دەفەرمێ کوا بۆ ئەوە خەبات کرا ئێمە کاتی خۆی پێشمەرگە بووین هەمووەکو یەک بووین بەرگمان پۆشاکمان پێڵاومان جێگە و ڕێگەمان هەمووەکو یەک بووین ئێستا بۆ هێندە چوونە ئاسمان لەکوێ دەوڵەمەندی وات بینیوە هەر سەعاتەی 100 دەفتەر بکەوێ لەکوێ بۆ ئەو جۆرە کاسبیە مە نازانین چۆن ئەوانە ویژدانیان
ڕۆژە خەبەریان ناکاتەوە نازانن دوای هەموو دەچینەوە بەر دادگای خوا نازانن کە ئێمە ڕۆژێک دێ لێمان دەپرسرێتەوە نازانم چۆن خەویان لێ دەکەوێت لە ئاهوناڵەی هەندێک لەو مەزڵومانەی کە لە تەلەڤیزیۆنەکان دەیبیستن هەندێک لەو فەقیر و داماوانە کە دەبیستن چۆن دەژین چۆن بە کولەمەرجی چۆنەوانە خەویان لێ دەکەوێت بۆیە واقعەکەی ئێستامان پڕە لە قڕی و پڕی لە چینایەتی کەمینەیەک لە سەریانەوە ڕژاوە زۆرینەیەکیش لە بەریان بڕاوە کەمینەیەک لە حیزب و خزم بوونە ملیاردێر زۆرینەیەکەوە بۆ خۆتان دەزانن یەک دوو ئەم وڵاتەی ئێمە ژێرخانی ئابووریمان نییە ئەم وڵاتەی ئێمە گەنجەکانی هەمووی عاتڵ باتڵ دەخولێنەوە یاخۆ سەری خۆ هەڵدەگرن بۆ هەندەران دەڕۆن بۆ لە جیاتی ئەوەی کە بێنین کارگە دروستکەین فابریقە دروستکەین بەرهەمی خۆماڵیمان هەبێت ئەم وڵاتە بۆتە بازاڕی ساختکردنەوەی کاڵای وڵاتانی دراوسێ وڵاتانی دوور و نزیک دوای 30 ساڵ حکمی خۆجێیی دوای 30 ساڵ هەرێم وڵات بەڕێوەبردن دەبێ ئاوابین دەبێ جادەوبانت وابێ دەبێ ژێرخانی ئابووری لە ڕووی کشت و کاڵەوە لە ڕووی ئاژەڵداری لە ڕووی پیشەسازی دەبێ بەو شێوەیە بێت هەر قەسر و ڤیلا بەرز دەکرێنەوە بەڵام لەسەر حیسابی ئەو کارگە و معمەلانەی کە کاتی خۆشی هەبوون لەسەر دەمی ڕژێمی گۆڕ بە گۆڕدا ئەوانەش هەمووی حەپەلۆش کران و هەمووی فرۆژرا و هەمووی داخرا ئەگەر باسی ئەوە بکەین کە چەند دەرمانی ئەکسپایر دێتە ئەم وڵاتە خواردنی ئەکسپایر دێتە ئەم وڵاتە ئەو بەرپرسانەی یاخود ئەو دەوڵەمەندانی کە لەگەڵ بەرپرسە گەندەڵەکاندا شەریکە دەزن کە بە قورجی ئەم میلەتەیدا دەکەن هەمووی تووشی ئەو نەخۆشی جۆرەها نەخۆشی سەرەتان و شیوشی بوون ئەمە موسیبەتێکە بەڵایەکی زۆر گەورەیە دەبێزانی ئێمە لە چه واقعێکداین پاشان ئەم واقعی ئێستا ئێمە بریتێ لە نائومێدیەکی زۆری خەڵک ڕەشبینێکی زۆری خەڵک کە بەڕاستی من لێرەوە بە هەموو لایەک دەڵێم ئینسان نابێ نائومێد بێت نابێ ڕەشبین بێ کاتێک هەڵبژارنێک دێتە پێش چۆ بەو شێوە دەنگ بدە کە پێت وایە ئیحقاقی حەق دەبێ و حەق دەشەستێ و باڵتل لا دەچێت زوڵم کۆتایی پێ دێت نەک دەستە و ئەژنۆ دابنیشی و لەبەر خۆتۆ پرتۆ بۆڵە بکەی هیچ نییە چارەسەر لە چیدا دەبینیم یەکەم دەبێ ئێمە هەوڵ دەین پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی دوادوەری لە قورجی حیزب بێنینە دەر حیزب هەموو شتێکی هەڵوشیوە حیزب وای کردوونە حکوومەت بێت لە پەرلەمان بێت لە دەسەڵاتی دادوەری بێت بیستان لەو ڕۆژاندا چۆن دادوەری کرا بەر لەوەی دادوەری بکرێ و دەرەنجامەکەی دەرکەوێت چۆن ڕاگەیەندرا ئەمە چی پێ دەگوترێت دەبێ هەوڵ دەین کار بکرێ بۆی حکوومەت سەربەخۆ بێ لە قورجی حیزب بێتە دەر پەرلەمان دەبێ سەربەخۆ بێت کانگای بڕیاردان و یاسادانان و چاودێری حکوومەت بێت و دەبێت دەسەڵاتی دادوەری من دەزانم حاکمانی بەڕێزمان هەن خاوەنی بیرڕای خۆیانن بەڵام بەداخەوە وەکو دەستگای دادوەری دەسەڵاتی قەزایی ژێرچەپۆکی حیزبە کەسانێکن خەڵک دەکوژن دوای لەو بازارە دەخولێنەوە لێرە جێی نەبوو دەچێت بۆ ئەولا لەولا دێ بۆ ئێرە بەڵام کەسانێکی دیکە لەبەرەوە ڕەخنە دەگرێت لە حکوومەت لەبەرەوە دەڵێ ئەو شتە هەیە یاخود زانیاریان لەگەڵ یەکتر گۆڕیوە تۆ لەبارەی شتێکەوە ئەوە بە جەریمە و تاوان دادەندرێ دووهەم پێویستە کارێک بکەین دەست هەڵبگیرێ لە تاڵانکردنی خێروبێری ئەم وڵاتە نازانم ئەوانە کەی تێر دەبن بیستمە هیوا هەیە چەند ملیاری هەیە کاکە تۆ تا کەی عمری خۆت بۆ کەنجێ داناوە دەتەوێت چەندی کە نەتبینی ملیاردێرەکانی دیکەی دنیاچیان لێ هات ئەو وڵاتانی کە هەموو شتێکی عیباد و بیلادیان بەی خۆیان دەزان نەتبینی چیان لێ هات تۆ چی لێ دێ خۆ ئەگەر خەڵکی لێت ڕانەپەڕێ و خەڵکیش ژێرە و ژوورت نەکە هەر بۆ خۆت بە دەردی خوا دەمری و هەوڵ دەین پێویستە هەوڵ دەین ژێرخانی ئابووریمان هەبێ لەسەر پێی خۆمان بوەستین چی دیکە ئەم وڵاتە بازاڕی ساختکردنەوەی کاڵای ئەملاولانە بێت و چی دیکە گەنجەکانی ئێمە لە کوڕان و لە کشان بێکار و بێئیش نەخولێنەوە چەند ساڵ دەخوێنێ بە قەرز و قۆڵە بە ناڕەحەتی لە بەشی ناوخۆیی لەکوێ دوایی دەردەچێ بەڵام تەماشا دەکەی تاین ناکرێت کارێکی دەست ناکەوێت بۆ چونکە وان کردووە کە کار نەبێت لە وڵاتەدا
لە حاڵێکدا کە ئەم وڵاتە ئێمە پڕ لە کرێکاری بیانی تەنانەت ئەوانەی کە خزمەتی مزگەوتەکانیش دەکەن زۆر ئەوانەی کە نێو شار و کوشەکان پاک دەکەنەوە هەمووی تەماشا دەکەی بیانیە کەچی خەڵکی شەیە لە برسان خۆی دەکوژێت ئێمە خەڵکمان خراپ ئەو میلەتەمان خراپ ئیدارەدا و زۆر خراپ و پێویستە ئێمە هەوڵ دەین دادگەری بچەسپێنین دادگەری براو خوشکانی بەڕێز بریتێ لە وەرگرتنی ئەوەی کە مافتە و دانی ئەوەی کە حەقە لەسەرت ئەخذ ما لەکە و ئیعطاء ما عەلەیکە هەندێکی دیکە دەڵێن دادگەری بریتێ لە جێڕانەوەی ماف بۆ خاوەن ماف و سپاردنی ئەرک بە بابای شایستە هەندێکی دیکە دەڵێن دادگەری تاکە ئامڕازی مسۆگەری سەقامگیری زۆر جار باسی تەبایی دەکرێت باسی ڕێکی دەکرێت بناغەی تەبایی بناغەی ئاشتی کۆمەڵایەتی بریتێ لە دادگەری دادگەری دەرەنجامی ئەمانەیە ماف و ئەرک و ئازادی پێویستە بۆ هەر کەسێک دەستەبەر بکرێت سەروەری یاسا پێویستە شتێک بێ کە مشتومڕی لەسەر نەبێ کاری دامەزراوەی پێویستە بکرێت چاودێری و لێپێچینەوە هەبێ لەسەر بۆ بەرپرسان و بە هەموو جۆرەکانیەوە ستەم ڕیشەکێش بکرێت لە ئەنجامی ئەوەدا دادگەری دەشەسبێ کەواتە دادگەری وشەیەک نییە بە بەزار بگوترێ بەڵکو پرۆسەیەکە و دەرەنجامێکە کۆمەڵێک پێشەچی هەن بێمە سەر تەوەری پێنجەم لە ڕووی خێزانی و کۆمەڵایەتیەوە واقع ئێستامان دەیبینن لەلایەکەوە هەڵوەشانەوەی خێزان ناڵم هەڵوەشانەوە هەڵوەشاندنەوەی خێزان کاری زۆر دەکرێت بۆ هەڵوەشاندنەوەی خێزان بۆ بێسەرۆبەری ئەخلاقی و ڕەوشتی هەڵگێڕانەوەی ژن لە مێرد لە ژن کوڕ و کز لە باب و دایکیان ئەگەر ڕاستە و خۆپیان نەڵێن لەو کەناڵانەوە کە بە پارەی نەوت بە پارەی نەوت و نەوتی دزراوی ئەم وڵاتە کار دەکەن خەڵک دێنن لە تورکیاوە لە ئێرانەوە لەم لاوە لە سووریاوە لەم لاوە لەو لاوە دێنن گەنجەکانی ئێمە فێری داڕوخانی ئەخلاق دەکەن فێری ناپابەندی دەکەن آخر کاتێک کە گەنجەکانت بەو شێوەیان لێهات کە شتێک نەبێت لە ژیانیاندا ئامانجێک نەبێت لە ژیانیاندا بەرزتر لە گەدە و داوێن و گیرفانیان ئەو گەنجانە دەبێت چوومێریش خێریان لێ بکرێت ئەم وڵاتە کە گەنجەکانی وای لێبێ کوڕکچەکانی وایان لێبێ کە شتێکی لە غەریزەکانی خۆیان سەرتر نەبینن دەبێت چ ئایندەیەکی ڕەش و تاریک چاوەڕێیان بکە هەروەها داڕوخانی ڕەوشت و ڕەواجپێدانی ڕەوشت نزمی من زانیاریم هەیە لە هەندێک لەم شارانەی ئەم وڵاتی ئێمە چەندان شوێنی تایبەت هەیە شوێنی تایبەت هەیە سەرپەرشتی دەکرێت دام و دەستگای دژە تیرۆر و ئاسایش و ئەوانش دەخلیان بەسەریانەوە نییە بەڵکو دەستیان لە پشت دەدرێ کە نێرگەلەیان تێدا دەکێشرێ بەڵکو زۆر لە نێرگەلە کێشان خراپتریشان تێدا دەکرێت کە شایستە ئەوە نێ لە مەجلیسەدا باسی بکەم ئەدی دژە تیرۆر و ئاسایش لە شوێن چارەسەری ئەو دیاردەوە نەخۆشیە بکەن ئەی نازانن ئەمە شێرپەنجەیەکە لە هەر میلەتێکی بدا دای دەڕسێنێ وەکو حافظ ئیبراهیم دەڵێ وئینەمە الأمم الأخلاق فإن هم ذهبت أخلاقهم ذهبوا کۆمەلگاکان بریتی لە ڕەوشتیان نەما دەڕۆن تەماشای مێژوو بکەن مێژووی گریکەکان بکەن مێژووی یۆنانەکان بکەن فارسەکان بکەن ڕۆمەکان بکەن میسرەکان بکەن مێژووی دەوڵەتی ئیسلامی بکەن هەموو ئەوانە کاتێک کە لە ڕووی داڕوخانی ڕەوشتەوە لە ڕووی نەمانی قیەم و بەها بەرزە ڕوحیەکانەوە خراپ بوون کۆتاییان پێهاتووە و داڕوخاوە ئەنجا واقعی ئێستامان پێشتر باسم کرد بریتێ لە چینایەتی و قڕ و پڕی بریتێ لە بغڕابوون بەو پارە و سامانە حرامەی کە کەوتۆتە بەردەستیان بەو دەسەڵاتە مزەیەفەی کە بە هەڵبژاردننی تەزویر و ساختەکاری وەدەستی هێناوە پێ بغڕابووە جا منەوە هەموو خەڵکەم لەگەڵدایە ئاخر خەڵکت چۆن لەگەڵدایە چۆنت خەڵک لەگەڵدایە بزانە بۆ خەڵکە بە قەناعەت لەگەڵ تۆدایە زانم ڕاست دەکەی و خەڵکە لەگەڵدایان بە تەزویر یان بە زارچەورکردن یا بە هەڕەشەلێکردن یا بە هەڵخەڵەتاندن چۆنت خەڵک لەگەڵدایە چارەسەر پێم وایە
دەبێ هەموو لایەک بەڵام بە تایبەت چینی سیاسی ئەگەر بیانێ ئەم هەرێمە زایە نەبێت دەبێت سەر بەرەو ئاسمان هەڵبڕن خوایان و بیر بێتەوە خوا سبحانه وتعالى خوایان بیر بێتەوە ڕۆژی دواییان بیر بێتەوە سەرنجامی خۆیانیان بیر بێتەوە گەر مسلمان و ڕاز دەکەن پاشان ئایندە تەماشا بکەن ئێستا تەماشا مەکەن تەماشا بکەن هەمووتان لە یادتان ئەوانەی کە تەمەنێکتان هەیە کە تازە ڕاپەڕین کرابوو 30 ساڵ لەمەوە پێش لە ئازاری لە مانگی سەی 91دا ڕێک 30 ساڵ لەمەوە پێش تقریبا خۆتان دەتان بینی کە وەزع چۆن بوو خەڵک چونکە ئومێدی هەبوو سپێنە حکوومەتمان دەبێت پەرلەمانمان دەبێت ئێمە خاوەنی بوونی خۆمان دەبین قەواری سیاسی خۆمان دەبین خەڵک سەبری دەگرت من خەڵک هاتۆ بۆ لام بە چینۆ داوای ئاردی کردووە زۆر نەداری بوو زۆر هەژاری بوو بەڵام لەلایەکەوە خەڵک ئومێدی هەبوو لەلایەکی دیکەوە بەرپرسەکانی وەک خۆی دەبینین ئەو کاتەش بەرپرسەکان پێویستیان بە خەڵک بوو وەکو چۆن لە زمانی شۆڕش و پێشمەرگاتیدا پێویستیمان بە خەڵک بوو خواخوامان بوو خەڵکی فەرمومان بکە و شۆربایەکمان داتێ ئەو کاتەش خەڵک پێویستی بە بەرپرسان و حیزبەکان پێویستیان بە خەڵک بوو ئەو کاتە خەڵک حاڵەتێکی دیکەی هەبوو بەڵام ئێستا ئەگەر ئایندە ببینین ئەگەر ئێمە دوای 30 ساڵ ئەمە بارودۆخەکەمان بێت 10 ساڵیکە بێنە بەرچاوی خۆت 20 ساڵیکە بێنە بەرچاوی خۆت بە تایبەت کە لە ڕووی مادیگەری و لە ڕووی بە ئاژەڵ تەماشاکردنی مرۆڤ و بە مادە تەماشاکردنی ژیان ڕۆژ بە ڕۆژ لە دنیادا پەرە دەستێنێ ئەگەر ئێمە دوای 30 ساڵ ئەمە بەرهەممان بێت دەبێت دوای 15 و 20 ساڵیکە دەبێت چیمان لێبێت و پێویستە زۆر بە خێرایی بۆی لە ڕووی خێزانی و کۆمەڵایەتیەوە چارەسەرێکی ئەم دۆخە بکەین ئەو کەناڵانەی کە ڕەوشتی خەڵک دەڕوخێنن قیەم و بەهاکە ناهێڵن قودسیەت و پیرۆزی بۆ خێزان و بۆ نێوانی خۆشەویستی نێوان ژن و مێرد و دایک و باب و ڕۆڵەکان ناهێڵن پێویستە ئەو کەناڵان بێدەنگ بکرێن باشیدی کۆمەلگاکەی خۆمان بۆ خۆمان نەڕوخێنێ باشیدی کە بەدەستی خۆمان قەبر و خۆمان هەڵنەقەنێ ئەوە قەبر هەڵقەندنە ئەوەکو کارەکەی مەلای مەزبورەیە کە لەسەر لقی درەختێک وەستا بوو هەر ئەو لقەشی دەبڕێەوە پێش لقەکە خۆی کەوتە خوار و پێویستە کاری جدی بکەین بۆ پەروەردەکردنی خێزان و تۆکمەی کۆمەلگا ئێمە خەڵکی شارەزامان زۆر لە وڵاتەدا ئەوانەی کە لە هێندێک لە کەناڵەکان دەرفەتیان پێدەدرێ قسە بکەن خەڵکی پسپۆڕ و شارەزامان هەیە خەڵکی دڵسۆزمان هەیە ئەوانە با بواریان پێ بدرێ ئەوانە بە دەرفەتیان پێ بدرێ بە ئەوانە قسەکانیان بیردۆزەکانیان پێشنیارەکانیان تەبەنی بکرێن شەشەم تەوەری شەشەم لە ڕووی فیکری و ئیمانی و بانگەواز و پەروەردەوە واقعی ئێستامان ئەگەر تەماشا بکەین لە وڵاتێکی مسلمان نشیندا زۆر سەر و جۆلاکی ئیسلام و عەقیدەی ئیسلامی و فکری ئیسلامی و ئەخلاقی ئیسلامی و بانگەوازی ئیسلامی پەروەردەی ئیسلامی دەکوترێ لەلایەن چێوە لەلایەنی ئەو کەسانەوە کە خۆیان بە سەرپەرشتیار و بەڕێوەبەری ئەم وڵاتە دەزانن هەروەها ڕەواژی زۆر دەدرێ بە فیلم بە هونەری ڕوخێنەر ڕەوشت ڕوخێنەر بە هونەری ژیان بێبایەخکەر پێویستە ئەوانە بوەستێنرێن و چارەسەر بەوەیە کە بگەڕێنەوە بۆ ئیسلامی بەرجەستە لە قورئان و سونەتدا تەنیا وەحی خوایە بە کەڵکی هەموو کات و شوێنەکان دێت ئەگەر نابۆچوونی زانایان ئیجتیهادی زانایان فلان مەزەب و فلان بۆچوون ڕەنگە بۆ کاتی خۆی باش بوو بێ بۆ کۆمەلگایەکی دیاریکراو باش بوو بێ بەڵام وەحی خوایە بە کەڵکی هەموو کات و شوێنەکان دێت هەروەها پێویستە کاری زیاتر بکەین لە بواری فیکری ئیسلامی ڕاست و ڕەسەن و بانگەوازی ئیسلامی و پەروەردەی ئیسلامی ئێمە خۆمان وەکو خەڵکی کۆمەڵ و هەندە جاری ڕووم لە کۆی خەڵکو جەماوەرەکەمانە هەمومان بەرپرسیارین بەرامبەر بە ئاینەکەمان و بەرامبەر بە میلەتەکەمان و پێویستە کاری جدی بکەین لە بواری ئەدەب و هونەری و بەرهەمهێنانی شان و فیلمی خۆماڵی کە تعبیر بکەن لە خۆمان لە ئاینی خۆمان لە کللتوری خۆمان لە ڕەسەنایەتی خۆمان نەکەر فیلمی تورکی و ئێرانی و ئەژنەبی و ئەوانە بێنی و سەرنجام خەڵکیان پێوە سەرقاڵ و سەرگەرم بکرێ و گوێش نەدەی ئەوەی چ دەرهاویشتەیەکی لێ دەکەوێتەوە کە دەرهاویشتەکەی بێتێ لە هەڵوەشانی خێزان و داڕزاندنی کۆمەڵگا و پێویستە ئەم واقعە سیاسی و ئابووریە پڕستەم و قۆرەخکاریە بگۆڕین چونکە ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە
لەسەر بەلا ڕێدابردنی خەڵک لە ڕووی فیکریەوە لە ڕووی ڕەوشتیەوە لە ڕووی پەروەردەییەوە کاتێک ئەو کەسە چاو هەڵدێنێت تەماشای سوشیال میدیا دەکات تەماشای تەلەڤیزیۆن دەکات گوێ هەڵدەخا هیچ شتێک نابیستێکە لە خوای نزیک بخاتەوە. من تا ئێستا لەم وڵاتەی خۆماندا جاری کەس گوتوم ئێستاش دووبارەی دەکەمەوە بەرپرسێکی باڵای ئەم وڵاتم نەبینیوە لێم نەبیستووە باسی خوا باسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ڕۆژی دوایی باسی ڕەوشت باسی ئاین باسی ئەخلاق بۆ خەڵکە بکە. ئەوە مصیبەت نییە؟ تەماشا هەر دەبووە عیبرەت وەربگرن لە سەرۆکی وڵاتانی ڕۆژاوا کە هێندە پیان معجەبن و پیان هەڵا دەڵێن ئەوانە لە دینی خۆیانیان پێشەرم نییە. ئەوانە باسی خوا دەکەن باسی ڕۆژی دوایی دەکەن باسی دین دەکەن بەڵکو جارێ باسی ئیسلامیش دەکەن. پۆتین جارێک ئاەتێکی هێنا بۆ گوتبی مسلمانان دەبێت تەماشام ئاەتە بکەن. یعنی ئەو برادرانی ئێمە حکومڕانانی ئەم وڵاتە زۆر خراپ بەرامبەر بە ڕابردووی خۆیان هەست بە شەرمەزاری دەکەن. ئەخر ڕابردووی ئێمە چی تێدا ئەزگە لە خێر و چاکە؟ باشە ئەم میلەتە ئێمە لە ئیسلام غەیری سەربەرزی چاکە و خێر چی دەستکەوتووە؟ هەر کەسێک کە تێنماندا هەڵکەوتووە چ لە بواری هونەر شعر ئەدەب نووسین خەباتی ڕزگاری خوازی هەمووی دەرچووی قوتابخانەی ئیسلامین هەموو دەرچووی حوجرەکانن هەمووی دەرچووی تەکیە و خانەقاکانن هەموو ئەو کەسانە بوون کە بە شیری ئیسلام و دینداری فرچک دراوە. بێمە تەوەری حوتەم و کۆتایی براو خوشکە بە ڕێزەکانم ئەندامانی بەڕێزی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی پێویستە ئێمە ئاوڕێکی جدی بدەینەوە لە گەنج و لاوەکانمان. بەڕاستی ئێمە چوەکو کۆمەڵی ئیسلامی ئێستا چوەکو خەڵکی دیکەی کە لە تەوژمی ئیسلامیدایە ئێمە بەرپرسی یەکەمین بەرامبەر بە گەنج و لاوەکانمان. خەڵکی دیکەوە دیارە گەنج و لاوی بۆ ئەوەیە تەزویری پێ بکا و بەکاری بێنێ بەڵام ئێمە وەکو ئەمانەتێک دەبێت تەماشای منداڵەکانمان هەرزەکارەکانمان بە کوڕ و کچەوە ئەوانەی کە تازە پێدەگەن و هەروەها گەنجەکانمان بکەین. ئەوان ئایندەی هەر کۆمەلگایەک بەسراوتەوە بە چینی گەنج و تازە پێگەیشتوویەوە لە ڕووی فێرکردنیان لە ڕووی چارەسەرکردنی کێشەکانیان لە ڕووی ئاسانکاریکردنیان بۆ کە هاوسەرگیری بکەن بۆ ئەوە کە لە ڕووی ئەخلاقی و ڕەوشتیەوە دانەڕوخێن و لە ڕووی ئەوە کە کۆتایی بهێندرێ بەوە کە چی دیکە خەڵکە ڕموودەی بەکارهێنانی مادە بێهۆشکەرەکان بێت. نەتان بینیوە لە تاران لە شوێنە قەڵەباڵەکانی وڵاتانی ڕۆژاوا چۆن خەڵک کەوتووە ئەوانەی کە معتادن ئەوانەی کە خو دەگرن بەو مادە سەرخۆشکەرانەوە چۆن مێشومەگەستیان دەوروچێ دەبنەبار بەسەر کۆمەلگا بەسەر دەوڵەتیشەوە. ئێمە هەر بۆ خۆمان بارودۆخەکەمان تەواو نییە بۆچی چینێکیش لەوانە بەسەر خۆمان بکەینە سەربار و پێویستە کاری زیاتر بکەین لەو ڕۆکە ڕێ تەخت و ئاجوختر بکەین بۆ خوشکانمان. بەبێ ئافرەتان کۆمەلگا بەرەو پێش ناچێت. کۆمەلگایەکی دواکەوتوو پێشێ دەبێت تەماشای ئافرەتەکانی بکەیت. ئافرەت کە دواکەوتوو بوو ئافرەت کە ناحاڵی بوو ئافرەت کە پەروەردە نەکراو بوو ئەوە چێش کە پەیدای دەکاویشت پەروەردە نەکرا و ناحاڵی دواکەوتوو دەبێت. پێویستە ڕێ تەخت و ئاجوختر بکەین بۆ خوشکانمان بۆ ئافرەتەکان هاوکاریان بین دەستبارگەریان بین هاندەریان بین بۆ بزانین کە ئەوان